سلااوان لێبێت و ئەم کاتتان باش لە کەمپی باسرمەم لە سنووری قەزای شاخلاوە دوێنێ ئێوارە ئەنجامی پۆلی 12 ئامادەی لە سەرانسەری هەرێمی کوردستان ڕاگەندا. ئەوەی جێگای باس و هەڵوەسە لەسەرکردنە کچێکی ئاوارەی خەڵکی ڕۆژاوای کوردستان کە زیاتر لە 10 ساڵ دەبێت لەم کەمپە نیشتەجێن یەکەمی سەر ئاستی بەڕوبەراتی پەروەردەی شاخلاوە دەبێت. من ئێستا لە ماڵی ئەم کچەم کە یەکەمی ئاستی پەروەردەی شەقلاوەیە هاوکات لێرە بەڕوبەری پەروەردەی شەقلاو و بەڕوبەری قوتابخانە و کەسوکاری ڕیما محەممەد مرادش لێرەنە هەندێک گفتوگویان لەگەڵ دەکەم هەمیش پەیامی بەڕوبەری پەروەردەوە بەڕوبەری قوتابخانەکە وەرەگرم. ڕیما خان چۆنی پیرۆزە سەلامەت بی پێم بڵێ کۆی نورەکانت چەند بوو؟ 98.57 زۆر ئەو معادلەکە ئەو زۆر ئەم کتابانت چین ئەگەر بووم بازوکە كتابي دفتري من مدرسة ملزمنا كتابي مدرسة دايما مجوات خواند يعني مجوا كتابة خواند حتى ما أو درجة بدست هنا باشە ڕۆژان چەند کاتژمێر دەتخوێنیت؟ 10 ساعات روج ناد روجي امتحانات 12 ساعات آخر روج 16 ساعات باشە چێ یەکەم کەس بوو کە هەواڵی پێدای تۆ یەکەمی سەراستی پەروەردەی شەقلاوە؟ يعني خبري دعنا مامستا محمد چۆن بوو چیت کرد کاردانەوە چی بوو؟ يعني قلك اس كيف خوش بي من وزي كان بسر شغلة ودر كدم ويعني والله قلك نظام مش كيف الحمد لله رب العالمين سر مستهل كر يعني أبخون منهاج سهل نبي بس رب العالمين مرة بي وسر ما خوش كر وما مستاجي قلكي ما انتي بين لقلمه ما مستحكمة دائما أتشجع عندهم وجمر جوجي قوتي طبعا بيني إن شاء الله ما مستا محمد الكردي يجي قال لك يستشجع كرم ما مستا عمر وحمي ما مستا كان دائما يعني بمرابين دائما استشجعت كرم وتشتا صرخوا كرن يعني حمي منهاج مرشرح كرن ودائما برساريم هبان جمرت قوتن وداي كامل باقين قال لك مرة تعبي ڕیما خان پێم بڵێت تۆ ئێستا لێرە لە 10 ساڵ دەبێت لێرە لەو شوێنە نیشتەجێن شوێنی خوێندنەوەی تو بڵێم کتێبت کە دەخوێن فێرە سەحیکردن دەبووی کام شوێن بوو هەر لێرە دەخوێن یاخودنا یعنی لێرە سەحی دەکرد لەو غورفەی ئەم حەمی نێب هەفتوودەنە ئەزم سێ خوشکێم هەنا مەلڤێ دەتخواند و دایکامژی لەگەڵمە دەدانیشتەوە پیرۆزە لێرە مامۆستا خەدەر حەمەد بەڕوبەری پەروەردەی شەقلاوشەیە مامۆستا سلااوت لێ بێت ئەمڕۆ هاتووی بۆ بە مەبەستی پیرۆزباییکردن لێرە لەگەڵ ستافێک لە نمرەی قوتابیەکانت لە ئاستی پەروەردەی شەقلاوە ڕازی تەمساڵ وە پەیامت چییە بۆم کچە؟ بەنای خوای گەورە و میهرەبان دەستخۆشی لە هەردوو پەیتیزاری کرمانجی و ڕووداوی هەریرەکەم کە بەردەوام لەگەر هەواڵەکانتانە دەستخۆشوریەکە و سوپاس وەکەم کە بەشداری ئەو هەواڵەشێکێکە لە هەواڵە گرنگەکان لێرە ئەمێ سوپاسی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کە گرنگێکی تایبەتی بە کەرتی پەروەردەدایە بەڕاستی ئەوە نیشانەی بێجیاوازیە چ قوتابێک لە ڕۆژئاوا بێ ینی لە هەر شوێنێکی تربی هیچ جیاوازی نیە لەگە یەک لە قوتابیەکانی کوردستان هەموو بە یەک چاو تەماشەکە ئەوەش نیشانەی ئەوەیە گرنگجیدانە بە کەرتی پەروەردەوە هەروە لێرەشەوە سوپاسی وەزیری پەروەردە ئەکەم دکتۆر ئاڵان کە ئەویش هەوسارە هاوکارێکی تەواو بوو و هەروەها ئەمە لێرە دەستخۆشی لە مامۆستایان و سەرپەرشتیاران و قوتابیان بکەم کە ئەوە جێی شانازیە ئەمە دامان ناوە ئەو ساڵە ئینشاءڵڵا یەکێک بین لە یەکەمەکانی هەرێمی کوردستان بەس دیارە قسمەت وا بوو ئینشاءڵڵا ئەوە حساب کە هەر یەکێک لە تەڵەبەکانی ڕۆژئاوای لەو بینایی لەو مەکتەبەی ئەگەر دوایە کە سەیری ئەەکەین یەکێک لە بینایە لەناو برین هیچ مامۆستایەکی تایبەتی نەبووە هەر هەموو مامۆستایەکانی ڕاستە بەڕێوبەر و یاریدەدەر و ینی گرێبەز بووینە مامۆستایانی وانە بێژن ئەوەش جێی دەستخۆشیە کە لە قوتابیەک بەو نمرە باشەی لەنا ئەو مەکتەبە باشانە دەرسی شانازی پێەکەین و دەستی خۆشی سواسیەکەین هەروە دەستخۆشیش لەو داکوبابیەکەین کە بەڕاستی جێ شانازینە دیارە گرنگیش تایبەتیاندایە بە قوتابیەی زۆر سوپاسیانەکەین و هەروها ئەمێ لێرانەش سوپاسی یەکێتی قوتابیانی کوردستان و بەڕێوبەر و مامۆستایان و داکوبابیان کەم دەستیان خۆشی سوپاسیانەکەم دەستین گۆش خۆش
دەمەوێت گفتوگۆ لەگەڵ بەڕێبەری قوتابخانەی ڕۆژئاوای کەمپی باسوورمە بکەم بزانم چۆن هەست بە توانا و زیرەکی ڕێما کرد ئەگەر پێم بڵێ. سەرەتا بە خێراتنی کەناڵە بە ڕێزەکەتانەکەین. طبعا ڕیما خان قوتابی لە بیدایەتەوە لە سەرەتاوە لە پۆلەکانی برینپۆلی 10 و 11 قوتابیەکی بەهرەمەند بوو، قوتابیەکی زیرەک و بەتوانا بوو، یعنی تەوەقعی ئەو متمانن پێ بوو کە نمرەی باش بەدەست بینیتن. طبعا بە ناوی قوتابخانەکەمان و بە ناوی دەستەی مامۆستایان پیرۆزبایی لە قوتابی ڕیما محەممەد دەکەین لۆ ئەو نمرە باشەی کە بەدەستی هینەیە 98.58 هەروەها دەستخۆشی لە مامۆستایانەکەین و دەستخۆشی لە خانەوادەی قوتابی ڕیما محەممەد دەکەین کەوا لەو کەش و هەوایە و لەو ئیمکانیەتە کەمەی توانیتیان ینی لەو جێڕێ و ئەگەر مەسەرەن بەراوردەچی بکەین لەگەر دەرەوەی کەمپ ئەوانەی لە ناوەوەی کەمپن ینی وەزیان زۆر نالەبارترە چکە ئیمکانیەتێکی کەم و نفسیان برێ و نەرێ ئەوانە برین لاجێن ینی نفسیان تەسیریان لەسرە و ناحیەی مادی ناحیەی معنەوی لە هەموو شتەکان ینی وەزعیان خراپە بەس لەو وەزعش بەراورد لە گەرەوانی دی ئەو نمرە باشەی هینەیە زۆر پیرۆزبایی لە یەکەم و دەستخۆشی لە خاونەوادەیەکەیم. زۆر سپاس. دیارە لێرە کە سوکاری ڕیما هاتوون و دایکی بە هەمان شێوە لێرە ئامادەیە. یەک دو قسە لەگەڵ دایک شێکم بزانم ئەو پەیامی چیە. دایجان سڵاوت لێ بێت چۆنیت؟ ئەوڕۆ چەند کەیف خۆشی کە کچاتە یەکەمی سەر ئاستی شەقلاوێ؟ وڵا ئەس گەرگی کەیف خۆش بێن و یەکەم دەرگە سەر شەقلاوە متخواست هەیە بێتر بێ علامەتێوێ بس الحمد لله دیسە باش ئانیە رازی لە نمرێ لەو دەرەجە وەکوێ گوتی ئەو نمرە بخۆ هاتن ینی یومیت هاتە مع علامەتەی حسابکردن نفسی وعلامەتە نەزلین و سپاسیا مامۆستا حکمەتکم مامۆستا محەممەد گەلێکی پێرەبتابی و مامۆستا عومار و مامۆستای ئینگلیزیژی و سێ مامۆستای وێ دیژی هەنە ڕاستی مامۆستا فەرهاد و مامۆستا هەیبەت و مامۆستا ئیاد ئەو گەلێکی مەرە تابینە چ وەختیبان یانی چ پرسیارێک بە جواباری ماددان وەسی لێژێر حل دەکردن سپاسی هەمی مامۆستاتکەم سەرچاو هاتین ڕەحمەت دێباز. زۆر سپاس. دەمەوێت ئاماژە بە بکەم کە کەمپی باسرمە لە دوای ئەوەی کە شەڕ و ئاژاوە لە سووریا دروست بوو کوردانی ڕۆژاوا ڕویان لە هەرێمی کوردستان کرد. لێرش حکوومەتی هەرێمی کوردستان باوەشی بۆکردنەوە و چەندین ساڵە لێرە نیشتەجێن زیاتر لە 400 ماڵ دەبێت لێرە لەم کەمپەی باسوورمە نیشتەجێن. ڕوبەری ئەو شوێنەی کە ڕیما تێیدا دەخوێنێت لەوانی هەر 100 مەترێک بێ ئەم خانووە و سەری وەک ئەگەر هاوکاری کامێڕەمانم دیمەنەکانتان بۆ بگاستۆ بانکێکەوەی تر شوێنێکی سادە و ساکار شوێنی ڕیما بووە کە یەکەمی سەر ئاستی پەروەردەی شەقلاوە هەر بۆیش ئەمڕۆ بەڕێبەری پەروەردەی شەقلاوە دیاری تایبەتی بۆ هێناوە لێرە پێشکەش بە خاتوو ڕیما ئەکات و دواتریش بەڕێبەراتی پەروەردەی شەقلاوە لە مەراسیمێکی شایستەدا تەواوی ئەو قوتابیانەی کە نمرەی باشیان هێنا بۆ نمونە ڕیما یەکەمی سەرپەروەردەی شەقلاوەیە و لە نێو حەریر لە نێو قەزای شەقلاو دەوروبەری چەند قوتابیەکی تر سەروی نەوەتیان هێنایە لەوێ مەراسیمێش تایبەتیان بۆ دەکات و دیاری تایبەتیان بەسەردا بەش دەکات. ئەمە بوو گفتوگویەک لەگەڵ یەکەمی سەر ئاستی پەروەردەی شەقلاو بە ناوی ڕیما محەممەد کە خەڵکی ڕۆژاوای کوردستانە زیاتر لە 10 ساڵ دەبێت لەم کەمپە نیشتەجێ بڵێ.